سلااوتان لێ ببینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش هیوادارم لە ساغ بن تەندروستێکی باشتان هەبێ بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی سازیتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ لە ڕواندزی جوان و خۆشەویستەوە ڕێکخراوێک لەگەڵمان میوانە بەختیار سەباح سەرۆکی ڕێکخراوی ڕاهێن کە کار لەسەر منداڵان و گەنجان دەکاتن ئەمڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان دەبێت باس لەم ڕێکخراوە دەکەین و کار و چالاکیەکانیان باز دەکەین. کاک بەختیار زۆر بەخێر. زۆر سپاس. حەزەکەم کە لێرەی. زۆر سپاس. فەرمووسڵاو سپاس کاک ئینزار، سپاس بۆ ستافی پرۆگرامی سازی لە رادیۆ زاری کرمانجی و سپاس بۆ بینەر و بیسەرانی زاری کرمانجی. سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ دەرفەت هەبێت لەم پرۆگرامە بتوانین باس لە کار و چالاکیەکانی خۆمان بکەین و کۆمەڵێک سەرنج و پێشنیار و ڕخنەش بۆ لایەنە پەیوەندیدارەکان بخەینە ڕوو. بەڵێ اینجا کاک بەختیار هاوکارمانە لە دەستگا، بەڵام لەبەرەوە لێرە نییە کە هاوکارمانە ئەمڕۆ لەبەرەوەیە کە سەرۆکی ڕێکخراوی ڕاهێنە. جارێکی تر زۆر زۆر بەخێر بێ کاک بەختیار. باسێکی ڕێکخراوەکەم بۆ بکە. بەڵێ ڕێکخراوی ڕاهێن ڕێکخراوێکی ناحکمی مەدەنی قازانج نەویستە، کار دەکات لە پێناو پەروەردەکردن و پەرەپێدانی توانا و بەهرەکانی گەنجان و منداڵان و بەبێ جیاوازی ڕەگەزی ئاینی مەزهەبی لە ناو کۆمەڵگادا. ڕێکخراوی ڕاهێن لە دوو بواری جیاواز کار دەکات، بواری منداڵان و گەنجان. لەپاڵ ئەم دوو بوارەداوە کۆمەڵێک ئامانجی دیاریکراوی هەیە کە ڕێکخراوەکەمان کاری لەسەر دەکات لە ناو کۆمەڵگا. ساڵی چەند دامەزراوە؟ ئێمە لە 16 چاری 2019 مۆڵەتی فەرمان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی کوردستان وەرگرت. لەو ساڵە دامەزراوە دوای ئەمە ساڵانی ڕابردوو لە بەتایبەت ئێمە ڕێکخراوێکی کوردستانیە، بەڵام بە دیاریکراوی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران و ئۆفیس سەرژین لە قەزای ڕەواندوسە. زیاتر چ کار و چالاکیێک دەکەن کاک بەختیار؟ بەڵێ ئێمە وەک ڕێکخراوی ڕاهێن ئەوەی ڕاستی بێ لەبەر ئەوە ڕواندز کەمترین ڕێکخراوی مەدەنی لێە. ئەوە خۆی پرسیاری من بوو. بەڵێ یەکێک لەو ڕێکخراوانە ئێمە کە تاکە ڕێکخراوێکی مەدەنی و نەک تەنها بەزاری خۆمان ڕێکخراوێکی چالاک وتیبی لە سنووری قەزای ڕەواندز وەتە لە قەزای سۆران وە سنووری ناحیەی وەرتێش سنووری چالاکیمان فراوانترە. تاکە ڕێکخراوێکی مەدەنی کە کار لەسەر کۆمەڵێک بواری جیاوازەکەین وەکو چالاکی مەبەستم. لەبەر ئەوە ئێمە ویستمانە ینی کۆمەڵێک فەراغ هەیە لە هەندێک بواردا. ئێمە وەک ڕێکخراوی ڕاهێن ئەگەر ئامانجی سەرچیشمان ینی کارکردن لە نمونە لە ڕێکخراوێکی وەرزشیش نەبین لە بواری، بەڵام شتمانە ئەنی ئەم فەراغەش پڕ بکەینەوە، یان هەتا لە بواری ژینگەیی وەکو باسم کە ئێمە دوو بواری جیاوازە کە منداڵان و گەنجانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو خۆل و دەوراتێک نەی ئەەکەینەوە، ینی لە کۆمەڵێک بواری جیاوازدا ئەیکەین دەورات. بۆچی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە قەزای ڕەواندوس کە من هۆکار چییە؟ بەڵێ کاینزار خۆی یەک شت هەیە مەسەلەی ڕێکخراوی مەدەنی. لەبەر ئەوە من لە زۆربەی ڕێکخراوە مەدەنیەکان کە پێناسەی ڕێکخراوەکە هەیە ڕێکخراوێکی مەدەنی قازانج نەویستە. ئەنی زۆربەی ڕێکخراوەکان خۆبەخشن، تۆ بەر لە هەمووشت دەبێ حەزێکت هەبی بۆ کاری ڕێکخراوەیی، ئەنی حەزت هەبێ کۆمەڵێک برادەر بەیەکەوە مڵێک کاوڕێ کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر بەتوانای کۆمەڵێک گەنج جا بە هەردوو ڕێگەزەوە مەبەستمە، ئەنی ڕێگەزی نێر حەزیش کاری ڕێکخراوەیی هەبێ کە بیرۆکەیەک دابنێن بۆ ئەوەی بتوانە ڕێکخراوێکدا مەزرێنن لە ئەو بوارێک کە ئەوان حەزیان لێیە کاری تێدا بکەن. بۆیە ئەمە زۆر گرینگە، ئەبێ ئەمە هەبێم حەزە. لە هەمان کات دەبێت تۆ کاتێکی خۆتی بۆ تەرخان بکەی بۆ کاری ڕێکخراوی. تۆ ئەزانی کە لە سەرەتاوە ئەمە ڕێکخراوێکی خۆبەخش و قازانج نەویستە، بەڵام حەزێکت هەیە و ئەتەوێ خزمەت بە چین و توێژەکانی کۆمەڵگا بکەی. بۆیە ئەمە گرینگە ئەمە هەبێت وە لە پاڵ ئەوەشدا بتوانی کە ئەم دەرفەتت هەبی کە کاری تێدا بکەیت. چکە دامەزرانی ڕێکخراو هەر ئەوە نیە تۆ زۆر کەسی تر بتوانێت ڕێکخراودا بمەزرێنی کۆمەڵگە، بەڵام کە تۆ هیچ نەکەیت تەنها ناوێک هەبێت. ئەم ڕێکخراوانە نمونەی ئەم ڕێکخراوانەمان یەکجار زۆرە لە کوردستان، تەنها مۆڵەتیان وەرگرتێ و تەنها ناوێکە و هیچ
کار و چاڵاکیان نییە بۆی ئێمە بەڕاستی ئێمە حەزێکە بۆەوە ڕواندز بەڕاستی ئەمە بۆ منیش جێگەی پرسیارە ئەنی ڕواندز بەوەی حکمی ئەوەی کە شارێکی مێژووی و باگراوندێکی ڕۆشنبیری هوەری لە ڕابردوو ئەنی ئەکرا ڕێکخراوی مەدەنی زیاتر تێدا هەبێت بۆی بتوانێت هەنی خزمەت بە چین و توێژەکانی کۆمەلگا بە گەنجان بە منداڵان بە ئافرەتان بکرێت لە بڵانە ڕاستی ئەمە بۆ ئێمەش جێگەی پرسیارە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەکرێ هۆکاری دیکەش هەبێت لەگەڵ ئەمە کە بۆچی ڕێکخراوی مەدەنی نییە لە ڕواندز من ئێمە بۆیە بەڕاستی بیرمان لەوە کردەوە بەتایبەت من کە لە بواری منداڵان و گەنجان چکە ئێمە بەو تەمەنێکدا تێپەڕینە و کاتیکە پێشترش لە ڕێکخراوەکانی حزبی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان و هەنە کارم کردیان و لە هەمان کا دەنوێنەر یەک دوو ڕێکخراوی منداڵان بوومە کە پێشتر ئۆفیسی سەرچیان ڕێکخراوی دیار بوون لەسەر ئاستی کوردستان من نوێنەرایەتی ئەو ڕێکخراوانەم کردی لە سنووری ئیداری سەربەخۆی سووران. ئینجا من زۆر جار دەڵێم ڕواندز مێژوویەکی زۆر جوانی هەیە لە بواری هونەر و ڕۆشنبیری لە دەرگای هەر ماڵێکی ڕواندز بدای هیچ ماڵێک نییە کە هونەرمەندێکی تێدا نەبێت لە بوارە جیاوازەکاندا وێڕای دیمەنە جوانەکەی هەربەتە ئەمانە زۆر ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی ڕێکخراو دروست بن خزمەتی زیاتری گەنجام بکەن بۆ ڕواندز ئەو مێژوو جوانەی لە دەست نەداتن هیوادارم ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بەتایبەت لە بواری هونەر و ڕۆشنبیری لە قەزای ڕواندز فراوانتر بن زۆرتر بن بۆ ئەوەی گەنجانمان زیاتر بێنە نێو هونەر و هەروەها بابەتی ڕۆشنبیری. کاک بەختیار فەراغێک هەبوو لە قەزای ڕواندز بەتایبەت لە بواری منداڵاندا ئێوە تاوەکو چکە کەم من ئەو ڕێکخراوانەی لە بواری منداڵاندا کار دەکەن ئێمە کاکی زاوکو باسم کرد ینی بەگشتی ینی فەراغێک ینی بۆشایەک هەبوو لە کاری ڕێکخراوی مەدەنی لەو سنوورە بەتاکێت بەتایبەت لە بواری منداڵان و گەنجان ڕاستە من ئەمە ئاماژە بۆشتم ینی ڕێکخراوی هاوڕێیانی کتێب هەیە لە ڕواندز سەنتەری ڕۆشنبیری ڕواندزیش هەیە کە ئەوان کارەکەن لە بواری ڕۆشنبیری هونەری ئەوەی بەگشتی نەک تەنها لە ڕواندز لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ینی بۆشایەکی گەورەی هەیە لە بواری منداڵان و گەنجان بڵێ ڕێکخراوێکی تایبەت ئەوەی ئەمن زانیاری هەبینێ بەتایبەت لە بواری منداڵان کار بکات بەڵام وەبزانام ڕێکخراوێکتر هەیە ڕێکخراوی ئایلان هەبوو وەختێک نازانم بەڵام بکو ئەوەی مایە و کار و چاڵاکیان مایە یانە چکە زۆر گرینگە بەڕاستی کارکردن لە بوارە کە قۆناغی سەرەتایی منداڵان ینی پێگەیشتنی منداڵ و هوشیارکردنەوەی منداڵ و بەتایبەت ئەو ناوچەیە کە ناوچەیە کە من پێم وایە بەتایبەت لە شۆڕشێک لە دوایەکانی کورد و خاوەن شەهیدێکی یەکجار زۆر و پاشماوەی مناڵی ئەنفاڵ شەهید لەو ناوچەیە یەکجار زۆرە هەنی ئەمانە پێویستیان بە خزمەتکردن هەیە پێویستیان بە پەروەردەکردن هەیە منداڵی بێسەرپەرشت یەکجار زۆرە ڕاستە من ئەمەوێ زۆر بەڕاشکاوانە قسە بکەم ئەمەوەکو ڕێکخراوێکی تایبەت بە منداڵانش لەوانێ نەماتوانین وەک پێویست لە ئاست تمۆحی خۆمان کە تمۆحمان هەیە زیاتر کار بکەین و زیاتر بتوانین خزمەت بە منداڵان و گەنجان بکەین لەوانەیە وەک پێویست نەبووبێت ئەمە کۆمەڵێک هۆکاری دیکەی لە پشتە بەڕاستی چکە هەندێک پرۆژە هەیە کە تۆ بتەوێت لە بیکەیت لە بواری منداڵان خزمەتکردن بە منداڵان بە گەنجان پێویستی بە ئیمکانیات پێویستی بە توانای مادی زۆر هەیە پێویستی بتوانین بەڵام کە ئەم پشتگیریە نەبێت بەڕاستی ڕێکخراوەکان خۆبەخشن هیچ منحەیەکی مانگانە بۆ ڕێکخراوەکان نییە ئەمە لە کوردستان تەنها ئەبێ تۆ هەر کار و چاڵاکیەکەی بە پرۆژە بێت ئەنی پرۆژەیەک پێشکەش بکەیت بۆیە پێویستە ینی هەتا ئیدارەی ئەو ناوچەیە زۆر گرنگە کە پاڵپشت و هاوکار بێ بۆ ئەوی لە کاری ڕێکخراوەی تێبگات ئەنی بە ئەهمیەت بە گرنگەوە تەماشای کاری ڕێکخراوەی کە تەماشای ڕێکخراوە مەدەنیەکان بکات چکە ئەمانە لە بیرمان نەچێ هاوکار و پاڵپشتی حکومەتن زۆر بوار دەکە حکومەت ناتوانێت بپڕژێتە سەر کۆمەڵێک کار ئەبێ ڕێکخراوە مەدەنیەکان هاوکار بن و هەماهەنگ بن بۆ ئەوی بتوانن ئەم فەراغە ئەم بۆشاییە پڕ بکەنەوە چکە ئەبێ هەندێک شت هەیە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بکرێت بەڵام بەتاکید بەڕاستی من نایشارمەوە ئێمە زۆر بیرۆکەی باشمان هەبووە پرۆژەی جوانمان هەبووە پرۆژەمان پێشکەش کرێ بەڵام بەداخەوە وەک پێویست هاوکاری و پاڵپشتی نەبووە بۆ ئەوی بتوانین کار و چاڵاکیەکانمان بکەین هەنی هەتا ئێمە
زیاتر لە 2 ساڵە پرۆژەیەکمان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانە ینی پارەیەکی زۆر کەمیشە بەڵام تا ئێستا ڕەزامەندی لەسەر نەدراوە. ئەگەر بێت و هاوکاری باڵشتێک کاری زۆر باشە دەکەێت، بەڵام هەندێک کاریش کە کردومانە لە ڕابردوو لەو چەند ساڵی ڕابردوو زۆربەی هەرە زۆری تەنها چەند چاڵات چێک نەبێت کە هاوکاریمان کرد، بەڵام هەمووی وەکو خۆبەخش کردیتمان وەکو ستافی ڕێکخراوی ڕاهێن دەستەی کارژێڕی ئێمە کار و چاڵاچەکانمان کرێت بە خۆبەخشی. جارێکی تر با بێنە سەر هەر مەسەلەی منداڵ. کاک بەختیار، بۆچی خۆبەخشان زیاتر کەم خۆیان لە مەسەلەی منداڵ دەدەن، ینی بەکەمی ڕێکخراوی منداڵان دروست دەکەن؟ کاریزان کرێت لە شارە گەورەکان وەکو هەولێر و سلێمانی و شارەکانی تر ڕێکخراوی تایبەت بە منداڵان هەیە، بەڵام مەبەستم ئیدارەی سەربەخۆی سۆران کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ناتوانم بە تاکید هۆکارەکەی دەستنیشان بکەم هۆکارەکەی چیە، بەڵام ئەوەی ڕاستی بێ کارکردن لەگەڵ منداڵان لەوانەیە کارێکی ئاسان نەبێت، چونکە تۆ لە مناڵەوە ینی قۆناغێکی زۆر هەستیارە منداڵ تو هەر لە باخچەی منداڵانەوە کە لە قوتابخانەکان و دیتر قۆناغێکی گرنگە دوای خێزان کە قۆناغی دووەمی پەروەردەکردنی منداڵانە تۆ ئەبێ بێ زۆر بەوردی کار لەسەر کۆمەڵگە لە خێزانەوە دەست پێ بکەیت. ینی هەتا ئێمە کۆمەڵێک ئامانجی کارکردنمان هەیە لە ناو ڕێکخراو کە بتوانانی ینی نهێشتنی ئەمە هەوڵدان، ینی نەزانی تۆ کە هەر ئامانجێکت هەیە لە کاری ڕێکخراوەیی ناکرێت ئێمە دەبێت ئێمە وا بکەین، چونکە هیچ شتێک ناتوانێت تۆ 100% جێبەجێ بکەیت، ناتوانێت ئێمە تا ئێستا ناتوانێت نمونە تونند و تیژی لەلام خێزان نهێڵێ بەرامبەر بە منداڵ. ینی تۆ لەبەر ئەوەی ینی کارکردن لەگەڵ منداڵ هەستیارە بتوانێت دەبێت کۆمەڵگەیەکی تەندروست و خێزانێکی تەندروست هەبێ بۆ ئەوەی کار لەسەر ئەوە بکەیت چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکە ئەم تونند و تیژی خێزانی بەرامبەر منداڵ نەهێڵێ، یاخود تا ئێستاش ئێمە منداڵمان هەیە لە خوێندن دابڕاوە لەسەر شەقامەکان کارەکات. ئەمە بەپێی ڕێکەوتنامەی جاردانی مافەکانی منداڵان کە 2011 کۆمەڵێک ماف لەم ڕێکەوتنامەیە جێبەجێکراوە، کۆمەڵێک وڵاتی دنیا ڕێککەوتون لەسەر مافەکانی منداڵان کە ئەبێت ئەم مافانە جێبەجێ بکرێت بۆ منداڵ، بەڵام تا ئێستاش ئەمانە جێبەجێ نەکران وەک پێویست. نمونە منداڵ تێ لە خوار تەمەن 18 ساڵ ئەمە پێچەوانەی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵان لەسەر شەقام کارەکات، کاری دەستجێڕی ئەکات. بۆیە تا ئێستا لە ناو خێزان تونند و تیژی بەرامبەر منداڵ ئەکرێت، منداڵ لە خوێندندا ئەبڕێت. ئەمانە ئێمە لە ناو ڕێکخراوی ڕاهێن ئامانجەکانی کارکردنی ئێمە وەکو ڕێکخراوی ڕاهێن هەوڵدانە. سمینار و ڕۆکشۆپ بۆ منداڵان ساز دەکەن یان هەوڵەدەن بۆ دایک و باوکەکانیش ساز بکەن بۆ ئەوەی ئەوانیش لە مافەکانی منداڵ لە شێوازی پەروەردەکردنی منداڵ شارەزا بن بزانن. ئێمە بەر لەوەی کاگیزا بەر لەوەی ڕێکخراوی ڕاهێنیشدا مەزرێنین وەکو باسم کرد ئێمە نوێنەری ڕێکخراوی منداڵانمانە کرد کە ئۆفیسیان لە هەولێرە، ڕێکخراوی ئەستێرەی منداڵان و ڕێکخراوی پاراستنی مافەکانی منداڵان بۆ ئەو کات دوو ڕێکخراوی زۆر ئەکتیڤی سەر ئاستی هەرێمی کوردستان بوون. ئێمە چەند وەرکشۆپێکمان کرد یاخود سیمینارمان کرد هەتا لە سنووری نەحیوەرتێ لە ناو ڕواندز بۆ خێزانەکان، ینی کە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ منداڵ بکەن لە پەروەردەکردنی منداڵ لە ڕووی تەندروستیەوە، ینی کارمان لەسەر ئەوە کردیان. وەکو ڕێکخراوی ڕاهێنیش کارمان لەسەر ئەوە کردووە، هەتا لە ناو قوتابخانەکان لە وەرزی دەستپێکردنەوەی خوێندن لە ساڵەکانی ڕابردوو ئێمە ژمارەیەکی زۆر سیمینارمان لە بوارە جیاوازەکان لەسەر مەسەلەی کاریگەری تەکنەلۆژیا لەسەر منداڵ چۆنە لە ناو قوتابخانەکان لە نانەوەندەکانی خوێندن هەتا لە باخچەکانی منداڵانمان و هەتا ئامادەیەکان سیمینار و وەرکشۆپمان کردێ لەسەر نمونە هەتا زانیاری گشتیش بەپێی تەمەن سیمینارەکانمان دیاری کردیانی پرسیارێک بکەم مادەم باسی تەمەنت کرد. کاتێکەوە سیمینارێک لە باخچەی ساوان دەکەن ناکرێت سیمینارەکە وەکو ئەوە وابێت کە سیمینارێک لەگەڵ تەڵەبەکانی یاخود قوتابیەکانی زانکۆک. چۆن هەوڵەدەن خۆتان وەکو کاتێ سیمینار پێشکەش بکەن بە چۆن دەڵێن زمانی منداڵ قسە بکەن بۆ ئەوەی زیاتر کاریگەری لەسەر منداڵ هەبێت؟ چۆن ئەو سیمینارانە پێشکەش دەکەن؟ کە کارکردن لەگەڵ منداڵ تۆزێک قورسە دەبێت هەستیاریش. ئێمە لە باخچە ئێمە بەپێی تەمەن بەپێی کۆناکانی خوێندن سیمینارەکان هەڵبژێرێت. ئەوە لێ ناکرێت تۆ
لە باخچەی منداڵان باس لە شتێک بکەیت کە نەتوانێت منداڵ تێ بگات ئێمە بە زمانی ئەوانە قسەکە نمونە لە باخچەکانی منداڵان کە ئەمەش ڕاستی لەسەر داواکاری ئیداری قوتابخانەکان بووە کە داوامان لێکراوە بە نووسراوی فەرمی داوامان لێکراوە کە بچین سەردانیان بکەین بۆ ئەوەی سیمینارێک پێشکەشکەین یاخود بابەتێک پێشکەشکەین بۆ ئەوی بتوانین ئەنی کۆمەڵێک زانیاری بە منداڵ بە قوتابیان بە پێک قۆناغەکان من نمونە لە قۆناغی باخچەی منداڵان باسمان لە مافەکانی منداڵان کردێ بە زمانی وان نمونە ئەبێ منداڵ مافی چی هەیە مافی خوێندنی هەیە مافی ئەوەی هەیە مافی یەکسانی هەیە نمونە ئەبێ منداڵ مافی ناسنامە و ڕێگەزنامەی هەیە ئەنی کۆمەڵێک کە باسمان لە مافەکانی منداڵان کردێ بۆ ئەوەی بە زمانی وانیش کە منداڵ تێبگات بۆی ئەنی ئەم سمینارانە کە ئەیکەین کاریگەری هەبووە و پرسیارمان لێکردنەوە کە ساڵی دواتر کە چونە پرسیارمان لێکرد ئەمان زانیاریان هەبوو لەسەر مافەکانی منداڵان نمونە لە قۆناغی تر قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەیی دێ سیمینارمان نمونە لەسەر کاریگەری تەکنەلۆژیا کاریگەری تەلەڤیزیۆن لەسەر منداڵ و نمونە هەتا لە ئامادەیی لەبەر ئەوە کە چێتە دواتر ئەسێتە قۆناغی پەیمانگە و کۆلیژ منە سەر دروستکردنی CV ئەن چۆن بتوانی کە تۆ قۆناغی پەیمانگەتەوە کرد بە شێوەیەکی ئەکادمی CV دروست کە دواتر پێشکەشی شوێنێکە کە حەزی لێ دامەزرێت کارمان لەسەر ئەو کردێ هەتا لە دەرەوەی ئەوەش ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی دی هەماهەنگیمان هەیە ڕێکخراوەکانی تایبەت بە کە لە بواری مرۆی کارەکەن لە بواری خێرخوازی کارەکەن ئێمە هەماهەنگیمان هەبووە ساڵانە هاوکاری نمونە جلوبەرگمان بۆ مناڵانی بێ سەرپەرشت خوێندن بەڵێ هەتا لە سەردەمی کۆڕۆناش ئێمە نمونە لەگەڵ ڕێکخراوێک کە ڕێکخراوی دەستی هاوکاری بوو 900 دەمامکماندا باش کرد بەسەر تەواوی قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕەواندز و ڕێکخراوە ئەو مناڵانەی بێ سەرپەرشتن کە یەتیم جلوبەرگمان پێداون ئەن جلوبەرێک بۆ لە کاتی جەژن جلوبەرگمان بەسەردا بەشکردوون و جگە لەوەش هەتا لە وەرزی هاوینیش خۆری دەوراتی زمانی فێربوونی زمانی ئینگلیزی زمانی عەرەبی بۆ منداڵان و بۆ گەنجانیشمان کردیتەوە جارێکی تر کە باسی ڕەواندز دەکەی ناکرێ باسی هونەر نەکەی ئێوە لە بواری هونەردا چونکە وەکوتم هونەر و ڕەواندز دووشتن کە مێژوێکی زۆر دوور و درێژی لە بواری هونەردا چی دەکەن بۆ گەنجانی ڕەواندز ئێمە هەرچەندە ئێوە لە بواری منداڵاندا کار دەکەن هیچتان هونەری نییە بەڵام دەبینم کاری هونەریش دەکەن چالاکی هونەریش ئەنجام دەدەن ئێمە وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا ئێمە ئەنی لەو دوو بوارەی کە جیاوازن کارەکەین بەڵام لەبەر ئەوە بۆشاییەک هەیە لە ڕەواندز لە کۆمەڵێک بواردا ئێمە ویستمانە بەڕاستی ئەو بۆشاییەش نەمێنێت بەپێی توانە ڕاستە لەوانەیە هەموو ساڵ وەک پێویست و لە ئاستەموحی ئێمە نەبێت چاڵاکەکانمان زۆر جار ڕێگریشمان لە هەندێک شت لێکراوە لە ناوەکانی خوێندن بەڵام ئێمە گوێمان بەوە نەداوە نەوەستاوین و بەردەوامش کە ئامانجی ئێمە خزمەتکردنە بە منداڵان بە گەنجان بە هەردوو ڕێگەز و ئافرەت ڕێگەزی مێ و ڕێگەزینێ ئێمە نمونە کە سەنتەی ڕۆشنبیری هەیە نمونە لە ڕەواندز بەڵام ئێمە لە بواری نمونە نووسەرێکی ڕەواندز کتێبێک چاپەکات داوای کردو ئێمە خوێندنەوەمان ناساندنمان بۆ کتێبەکە کردووە و لە بواری ڕۆشنبیری و چەندین جۆرە چاڵاکیانمان کردێەوە بە هاوکاری هەندێک دەستگای تری فەرمانگەی تری ڕۆشنبیری ئەوانە لە بواری هونەر نمونە کۆنسێرتە ئێمە هاوکار بووینە لە فیستیڤالەکانی ڕەواندز فیستیڤالە کە ساڵانە فیستیڤالە ڕۆژی ڕەواندزەکەی ئێمە وەکو دەستەی کارجێڕی و کارکتەری سەرەکی بووینە لە ناو ئەم فیستیڤالەکانی ڕۆژی ڕەواندز و لە زۆربەی کار و چاڵاکیەکانی ڕەواندز ئێمە لە ناودابوونی وە کاریگەریمان هەبوو و کارکتەری سەرەکی بووینە لە زۆربەی چاڵاکیەکان و هاوکاری بووینە بۆ هەتا بۆ دەستگاکانی حکومیش هاوکار بووینە بۆ سەرۆکاتی شارەوانی ڕەواندز کە کار چاڵاکی تەکلیف لە ئێمە کرا ئێمە هاوکاریان بووینە و زۆربەی دەستگاکانی دیکەش کە تەکلیف کراوین ئێمە بەشداری خەڵکیان گەنجان و لاوانی ڕەواندز چۆنە
بۆ چالاکیەکان بۆ مەسلەنەوە کاتی خولێکەکەنەوە یان وەرکشۆپێک ئەنجام دەدەن بەشداریان چۆنە تا چەند دێن بە پیری ئەم چالاکیانەوە. کاینجار بەگشتی ئەگەر بین بەگشتی باسکەین لە کوردستان ینی بەشداریکردن لە چالاکیەکان بە تایبەت لە کۆڕ و سیمینار سستێکی پەیوەدیانە ساردیەک هەیە ینی خەڵک بەڵام ماوەیەک پێشێستا کۆتا وابزانم خولی درومانتان کردبوو بەڵێ دێمە سەرەوە خەڵکێکی زۆر ینی خانم بەشداری ئەم خولایان کردبوو. بەڵێ باسەکەم باسی دێمە سەر ئەو چالاکیانەش هەر بەگشتی کە من باسەکەم ستێک هەیە ینی ساردێک هەیە لە بەشداری نەکردن و بێتاقەتی خەڵک لە بە تایبەت لە کۆڕ و سیمینار وارە کۆڕ و سیمینار کە پێویستیشە بەڵام ینی ناکرێت تۆ بوەستی ینی بە هەر جۆرێک هەوی بەڵام شێوازی کارکردن هێت تۆ بتانی کە چۆن بتانی خەڵک کۆ بکەیت بتانی خەڵکی ڕۆشنبیر بانگهێش بکەیت بەشداری ئەم چالاکیانە بکەین. بەگشتی ئەمە هەیە بەڵام ئێمە کە چالاکێک ئەەکەین بە زۆر ڕێگەوە ینی کاری لەسەرەکەین بۆ ئەوی بتوانانی زۆرترین گەنج زۆرترین ئافرەت و زۆرترین خەڵکی ڕۆشنبیر بەشداری چالاکەکانی ئێمە بکات. بەگشتی ڕواندزیش جیاوازە لە هەموو شارەکانی دیکە ینی زۆربەی ئەو کار و چالاکیانەی کە ئێمە کردیتمان لە ڕابردوو بە ماوەیەک بەر لە ئێستاش زۆرترین کەس بەشداری تێدا کردین حتا چالاکی ڕۆشنبیری و نەلەکانی کۆڕ و سیمیناریش زۆر جیاوازتر بووە لە شوێنەکانی دیکە. بۆیە ئێمە ینی جیاوازی کارکردن کاریگەری خۆی هەیە لەسەر بەشداری جدی لەسەر ئەەکەین نمونە لە ڕێگەی سۆسیال میدیا لە ڕێگەی داوەتنامەی تایبەت بانگێشتنامەی تایبەت و لە زۆر شێوازی دیکە کاری لەسەرەکەین بۆ ئەوی بتوانین خەڵک بانگهێش بن و خەڵک بەشدار بێت. ئەوەی کە باسم ئێمە لە ڕابردوو ئەمەوەی ئاماژە بەهۆش بدەم لە چەند ساڵێک پێش ئێستا لە ڕێی ڕێکخراوی جیئایزێتی ئەڵمانی نمونە هەتا ئێمە بەبەستمانە ئەو هەندێک کار و چالاکی ئەەکەین بە تایبەتی کە ڕاهێنانن ڕاهێنانی پیشەییە مەبەستمان ئەوە نییە تەنها چالاکی بکەین و وێنە بگرین و بڵاوی بکەینەوە ڕاستی خوا پێشەوەی ئەو قسە بکەم ینی ئەو قسە بکەی بە من شتێک بڵێم تا چۆن ڕێکخراوەکان ئێستا چکە خەڵک زۆر گلەی لەوە دەکات دەڵێ ڕێکخراوەکان تەنها چالاکی ئەنجام دەدەن بۆ وێنەی تۆڕە کۆمەڵاتیەکان کاتێک دەبچیتە ناوەڕۆکی چالاکێکە هیچ نییە بەڵام لە وێنەکان گەورە کراون و تەنها خۆیان بارز دەکەن خۆیان پێش دێخن. ئەمە بۆچی ئەمە هەیە؟ بەتەکید هەردوو لایەنی هەیە. من نامەوێت کار و چالاکی هیچ ڕێکخراوێک زەربی سفر بکەم و قسەی لەسەر بکەم هەر یەکە و ئامانجی خۆی هەیە و حەزیش ئەکا چالاک بێت و ڕێکخراوێکی دیار بێت و ئامانجیشی هەیە. بەڵام لە هەمان کاتدا ئەوەشمان هەیە چکە هەندێک شت هەیە هەندێک کار هەیە پێویستی بە وێنەگرتن نییە. نمونە زۆر جار سەردانێک تۆ هەر هەنگاوێکە نێی وێنەیەکە گری وڵاویەکەی و تۆ هەر سەردانێکەکەی وێنەیەکەی وڵاو بکەیەوە. ئەگەر ئەمانش ئەم پەیوەندیش ئەم هەمانجێش لەگە دام و دەستگایەکان پێویست بێ بەڵام لە هەمان کاتێ هەندێک شت پێویستی بە ئەوەندە خۆبارزکردن و ڕێکلامکردن نییە. تۆ ئەبێ نیەتی و ئامانجت لە ئەنجامدانی چالاکیەکە هەبێت ینی کە ئەو چالاکی ئەیکەی بۆ چمە بەستێکە. نمونە من هەندێک نمونەت ئەدەمێ بەڵێ ئێمە کە هەندێک چالاکی ئەەکەین منە خولێکی درومان بۆ ئافرەتانەکەینەوە تەنها مەبەستمان ئەوە نییە کە چالاکێک ئەەکەین و چالاکی لە پێناو چالاکی بێ یاخود لە پێناو بڵاوکردنەوەی وێنە بێ. ئێمە نمونەمان هەیە ئەو ژمارەی زۆر خولی درومانمان بۆ ئافرەتان کردیتەوە وەکو خولی پیشەیە کە کۆتایی بە خولەکە دێت و جگە لەوەی لە کۆتایی کە ئێمە مەراسیمی بۆ ئەەکەین و بڕوانامەی بەشداریکردنی پێ ئەدەین لە هەمان کات ینی کۆمەڵێک بەرهەمەکانی وانش کە لەو ماوەی بەشداریان کردیا نمایشەکەن دیار دەبێت کە لەو چالاکیە چیتان کرد. بەڵێ نمونە جلوبەرجی ئافرەتانە تا هەموو شێوازەکانی پیشانە وەکو لە پێشانگایە و جگە لەوەش ئێمە نمونەمان هەیە دوای ئەوە ئێمە چەندین نمونەیمان هەیە لە ڕواندوز کە دوای بەشداریکردنی خولەکە بۆتە دوکانی دانا خاوەن پیشەی خۆی بۆتە خاوەن پیشەی خۆی کە بۆ ئەوەی بتوانانی لە داهاتوو پشت لە ڕووی دارایی لە ڕووی مادیەوە پشت بەخۆی ببەستێت. هەستێکی زۆر خۆشە بۆ تۆ کاتێ دەبینی وانە دەبینی کەسێک بەهۆی چالاکیەکانی تۆوە بۆتە خاوەن کاری خۆی خاوەن پیشەی خۆی. بەتاکید ئەزانی تۆ ئەگەر نەتوانی وا بکەی خەڵک دامەزرێنی تۆ ڕێکخراو ناتوانانی خەڵک دامەزرێنی بەڵام دەتوانی
بە هاوکاری کۆمپانیایەک شوێنێکی گەشتیاری ئەندام پەرلەمانێک و نمونە کەسێکی دەوڵەمەند بتوانێت هاوکار و پاڵپشت بی تۆ بتوان لە ڕێگەیەوە هەلی کار بۆ ئەمانە بدۆزیەوە ئەنی ببنە خاوەن کاری خۆیان و ببنە خاوەن سەرما و داهاتی خۆیان ئەومان هەبووە نمونە لە ڕێگەی ڕێکخراوی ئایزێتی ئەڵمانی ئێمە زیاتر کەس ئەو کات هات داوای کرد کە بتوانێت 30 گەنج ئێمە پاڵپشتیمان کردن لە مارکێتەکان لە چێشتخانەکان کاریان ئەکرد بۆ ماوەی 4 مان ئەوان هاوکمانگانە $400 پێ ئەدان هاوکاریان ئەکردن ڕێکخراوەکە بەڵام کاریان بۆ ئەوە کرد بۆ نمونە خاوەن ئەو چێشتخانەیە کاری بۆ کرد خاوەن چێشتخانەکە پارەی پێ نادا وەکو ڕێکخراوی ئایزێت پارەی پێ نادا بە ئافرەتیشی تێدا بوو لە مارکێتەکان کاریانە کرد لە پێشەنگەکانی کارەبایەت کاریانە کرد و لە چێشتخانەکان کاریانە کرد لە شوێنی گەشتیاری کاریانە کرد ئەوان نمونە ئەمانە زۆر کار درمان کرد ئێمە زۆر شیریکەمان کردێ بەڵام زۆر جار وێنەمان هەربڵاو نەکردیتەوە هەر باسمان نەکرێت لە ڕاگەاندەکانیش بەر لە خۆلی درومان ئێمە دوومان پێش خۆلی درومان خۆلی ڕستن و چرینمان بۆ ئافرەتمان کردەوە لە بنکەی مافووری ڕواندوس لەوێ مەبەستمان لەو خۆلەکە ئاسان نییە ڕستن و چرین شێکی زەحمەتە زۆر فێربوونیشی زەحمەت وەکو خۆلی درومانیش نییە بەڵام بۆ ئەوی بتوانین لەوێ ئەگەر بەیانی بنکەی مافووری ڕواندۆز پێویستی بە کارمەند بوو پێویستی بە فەرمانبەر بوو ئەمانە لە پێشینی لە ئەولێتی وان بن ناویان لایوان تۆمار کرایە 30 ئافرەت بەشداری تێدا کرد لەوێ خۆری ڕسن و فێریش بوون بە پراکتیکی فێری ئەم پێشەیە بوونە ناڵێم 100 هەمویان بەڵام ئەگەر ئێمە بتوانین لە 30 کەس بتوانین 15 کەس بە تاکید فێر بیت ئەمە کارێکی گەورەمان کردیان کاک بەختیار اینجاوە چالاکیتان زۆرە ماشەڵڵا هیوا سەرکەوتنتان بۆ دەخوازم هاوکاران هەر ئاماژێ بۆ دەکەن کاتمان کەمان بەڵام هەندێک پرسیاری دیکەی کورتم هەیە کێ پاڵپشتیتان دەکات هاوکاریتان دەکات ئەوەی تا ئێستا لە ڕۆژی دامەزرانەوە تا ئێستا ئێمە لە 1-2 چاڵاکی نەبێت کە بە تایبەت لە 2 ساڵی ڕابردوو لەسەر یەک ئێمە لە شەوانی ڕەمەزان خۆری تۆپی باڵەمان بۆ تەواوی فەرمانگە و بڕێوەرایەتەکانی ڕزای ڕواندز کردەوە 2 ساڵ لەسەر یەک بوو لە چاڵاکی هەرە جوانەکانی ئێمە لە بواری وەرزش بۆمە بۆ فەرمانکەن بۆ ئەوی کاتێکی خۆش و تەرفیهی بدەین لە ئەمانجی ڕەمەزان هەم وەرزشکردن بی لە ڕووی تەندروستیەوە لەوێ بە سپۆنسەری ینی بە هاوکاری شارەوانی ڕواندز ئەوان هاوکار بوون لەو کات و جارێکتر بەنزیخانەیەک هەنی لە ڕواندز بەنزخانەی شاد هاوکار بوو ئەنی بە پارێکی بە ئیمکانی تشکەم ئەمەمان کرد و ئەوەی ترکە کردمانە هەمووی کاری خۆبەخشی بووە لەسەر ئێمە بووە بەڵام ئەمەوەی ئاماژە بەوە بدەم ئەو قولی درومانی کەماوی بەر لە ئێستا کردمانەوە ئەندام جوانخان جوان عەبدوڵڵا ئەندام پەرلەمانی عێراق ئەو هاوکار و پاڵپشتی ئێمە بوو خۆشی داوای کرد من لێرەوە سوپاسی ئەەکەم چەند جوانە ئەم هەڵوێستەوانیە کاتێک خۆت ئافرەتیت و دەیەوێ لە ڕێگەی ئەو پیشەی کە هەتە لە ڕێگەی ئەو مەسەبەی کە هەتە خزمەت بە ئافرەتان بکەی وە خۆشت داوای بکەی ئەمە زۆر جوانە جێگای دەستخۆشیە بەڕاست زۆر گرنگە ئەمەش بڵات ئاماژە بەوە بدەم کە ئەمن سوپاسی ئەەکەین ئەو هەم وەکو پاڵپشتیکردنی ئافرەتان کە خۆرێک بۆ ئافرەتان بکاتەوە بەر لە هەڵبژاردن بوو و لە هەمان کاتدا ئافرەتێکە کە لە ئیدارەی سۆرانەوە بەدەنجی گەنج و ئافرەتی ئێرە چۆتە پەرلەمان بەڕاستی ئەمە وەفایەکە بۆ خەڵکی ئێرە و پێویستە من لێرەوە بە داوا ئەەکەم و ئەوانەی ئێستا کە بوونەتە ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەوانەی ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقەوە بۆ داهاتوش گرینگە هاوکار و پاڵپشتی ڕێکخراوەکانی مەدەنی بن چونکە ئەمانە ڕێکخراوی مەدەنی خۆبەخشن پێویستە ئەوان هاوکەن بۆ ئەوی بتوان لە ڕێگەی ئەوانە بتوانین خزمەت بە کۆمەڵگا خزمەت بە هەموو چین و توێژەکان بکرێت و لەوێش من لە تارێک کۆتاییەکەش باسم کرد کە ئەبێ ئەمە ببێتە کلتورێک بۆ ئەوانیش بۆ ئەوی لە داهاتوو ئەم متمانەی خەڵک لە دەست نەدەن و جارێشتر متمانەی ئەوە نەچوونەتە پەرلەمان و خەڵکی ئێرە چوونەتە پەرلەمان پێویستە ئەمە لە بەرچاو اینجا کاک بەختیار قسەکردن لەگەڵ تۆ زۆر خۆشم
لەبەرەوەی کە هەم هاوکاری یەکتریشین و هەست دەکەین لە دەرەوەی ستۆدیۆ قسە دەکەین جارێکی ترماندوو نەبن هەموو ئەو چالاکیانەی کە دەکەن سوود بەخشانە و خۆبەخشانە ئەنجامی دەدەن هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیوادارم سەرکەوتون بێگومان پرسیاری زۆرمان مابوو بەڵام بابەتەکە زۆری هەڵدەگرت یاخود ڕێکخراوی ڕاهێنیش زۆر پڕاک بەیە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیوادارم سەرکەوتون بن لە کۆتاییدا چیت هەیە زۆر سپاس هیوادارم و من لە سەرەتا پرۆگرامێکی گرینگە لەبەر ئەوەش من بە پێویستی ئەزانم ئەم پرۆگرامە کە بەردەوام بێت بۆ ئەوی بتوانن هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵە و سنتەرە ڕۆشنبیریانەی لە سنووری ئیدارەی سەر بەخۆی سۆران هەن لێرەوە دەرفەتێکیان بۆ بڕەخسێت بتوان باس لە کار و چاڵاچەکانی خۆیان بکەن زۆر ڕێکخراومان هەبێت تا ئێستا نەناسرابێت و خەڵک ئاشنای لەگەر کار و چاڵاچەکان نەبێت و لە هەمان کاتێش بتوانن ئەو گلەی و سەرنج و تێبینیانەی هەیە چ لایەنی پەیوەنددار و بتوانن یعنی پێشنیارش بخەنە ڕوو بۆی بتوان چۆن لە ڕێگەی ئەم ڕێکخراوانە زیاتر بتوانن خزمەت بکەن و هاوکاری زیاتریان بکرێت دەستخۆش زۆر سپاس بۆ بەختیار سەباح سەرۆکی ڕێکخراوی ڕاهێن کامڕۆ لە نێو ستۆدیۆ بۆ سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانم تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ